بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن تبعه بإحسان إلى يوم الدين. ويقول پاداش ما مصايب الرز باتوا بو آموشگاریانی وكو تواوكاريك بو آموشگاریەکانی مامۆسا بە حەقەت نیسانی مسلمان خوای پەروەردگار داوای سیفەتێکمان لێ ئەکا کە بەڕاستی هەر کاتێک ئێمە بووینە خاوەنی ئەم سیفەتە و لە ئاکار و ئەخلاق و ڕەوشتمانە ڕەنجی دایەوە، لە هەڵسوکەوتی ڕۆژانەمانە ڕەنجی دایەوە کە زۆر گرنگە ئینسانی مسلمان خاوەنی ئەم سیفەتە بێت. چونکە ئێمەی مسلمان کاتێک کە لە سەرزەویین بۆ عیبادەت و پەرستشی خوای پەروەردگار لە سەرزەویین، بۆ ئەوەی کە فەرمانەکانی خوای پەروەردگار جێبەجێ بکەین و لە پاداشتی جێبەجێکردنی فەرمانەکانی خوای پەروەردگار بەهەشتێک بەدەستبێنین کە خوای پەروەردگارە فەرمێ ئامادەم کردو بۆ چێ؟ بۆ ساڵحین، بۆ چاکەکارە. لەبەرەوە گرنگە ئێمەی مسلمان بزانین ئەو ڕێگایانە چین کە ئەچنەوە سەر ڕێگای بەهەشت بیگرینە بەر هەتاکو ببینە ڕێبوارانی ڕێگای بەهەشت. چونکە بەڕاستی ڕێگای بەهەشت بریتیە لەو ڕێگایی کە خوای پەروەردگار دیاری کردووە. لە مقابلە ڕێگای دۆزەخیش خوای پەروەردگار ڕوونی کردوتەوە. لەبەرەوە بینی خەڵکانێک ڕێگای دۆزەخیان گرتوتە بەر کە ڕێگایەکی ڕازاوە بە شەهوەت و ئینسان نەفسی ئینسان کە حەزی پێ ئەکا. بۆیە ئەو کەسەی کە ڕێگای دۆزەخی گرتوتە بەر یعنی کەسێکە کە شوێنی هەوا و ئارەزوو خۆشیەکانی نەفسی کەوتووە. ئەمما ئەو ڕێگایی کە ڕێگای بەهەشتە پێویستی بە تەسحیەدانە، چونکە بەهەشتی خوای پەروەردگار عەزیزانی من، بەهەشتی خوای پەروەردگار کاڵایەکی گرانبەهایە. کاڵای گرانبەها پێویستی بەوەیە کە تۆ هەر شتێک کە گرانبەها بوو ئەبێ ثەمەنێک بدەی لە مقابلی ئەو شتە گرانبەهایە، وا بە ئاسانی دەست ناکەوی. بۆیە ئەلا ئینە سلعەة الله الغالیە، ئەلا ئینە سلعەة الله هی الجەنە. لەبەرەوە کاڵای خوای پەروەردگار گرانبەهایە کە بەهەشتە. ئەم بەهەشتە پێویستی بەوەی ئینسانی مسلمان بەڕاستی خۆی بێم بۆ ماندوو بکە. ماندووبوونێ کە پێوەی دیار بێ لە ئاکاریا، لە ئەخلاقیا، لە ڕەوشتیا، لە تەسەڕوفاتیا. ئەبێ جیاوازی تەبێ لەگەڵ کەسێکی تری بێدینە، لەگەڵ کەسێکی ترا کە شوێنی هەوا و ئارەزووی خۆی کەوتووە. تەنها ئەمانش بە ئیدعاکردن نابێ، بەوە ئەبێ کۆمەڵێک سیفات لە خۆتا بێنی تەدی لە زمنی ئەو سیفاتانە. عەزیزانی من، بریتیە لە ڕازگۆیی. ئێمە ڕازگۆ بین لەگەڵ خوای پەروەردگارە و پاشان ڕازگۆ بین لەگەڵ چواردەوری خۆمانە. بۆیە هەر کاتێک کە سیفەتی ڕازگۆییمان لە خۆمانە هێنایەتی، بەڕاستی پێگەی ڕازگۆیی زۆر گەورەیە. خوای تەعالا کە باسی پێگەی ڕازگۆییمان بۆ ئەکا لە قورئانە ئەفەرمێ ومن یطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين. سەیری پێگەی صادقین یەکسەر لە دوای پێغەمبەران هاتووە. خۆشبەختی بۆ کەسێک کە لە لای خوای پەروەردگار ڕازگۆیە کە بە صادق ئەناسرێ. صادقێتیشەوە نییە ئینسان هەر بە زوبان هاواری بۆ بکە و بانگەوازی بۆ بکە. هەر یەکێک لە ئاستی خۆیەوە کام کەسە بێنە کە لە سەرزەویە ئەجەل لەکوم الله کەسێکی درۆزنە خۆی بە ڕازگۆ ئەزانێ. ڕازگۆیەتیەکەمان ئەبێ تاقی بکرێنەوە لە بەردەم خوای پەروەردگارە. ئایا ئێمە چەندێک ڕازگۆین لەگەڵ نەفسی خۆمان و لەگەڵ خوای پەروەردگاری خۆمانە؟ چەندێک ڕازگۆین لە هەڵسوکەوتمانە، لە ئاکارمانە، لە ئەخلاقمانە، لە ڕەوشتمانە، لەگەڵ دراوسەیە، لەگەڵ کەسوکارە، لەگەڵ دایک و باوکە، لەگەڵ خێزانە، لەگەڵ ماڵ و بناڵە، کە ئەمانە هەمووی مەسوولیەتێکە لەسەر شانمان کە بەڕاستی ئەم سیفەتە گرنگە ئینسانی مسلمان لە خۆیان بێنێتە دی. بۆیە بینی پێگەی ڕازگۆیی هێندە بەرزە لە پێش پێگەی شەهیدانەوەی، لە پێش پێگەی شەهیدانەوەی مع النبيين والصديقين والشهداء والصالحين. یعنی لە دوای پێغەمبەران ڕازگۆیان هاتووە، لە دوای پێغەمبەران ڕازگۆیان، ئەنجا شەهیدان، ئەنجا چاکەکار هاتووە. بۆیە بینی فەرمانی خوای پەروەردگارە یا ئەیها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين. ئەی ئەوانەی
بانگەوازی ئیمانەکەن، تەقوای خوای پەروەردگارتان هەبێ، سنوورەکانی خوای تەعالا بپارێزن، و لەگەڵ کێیا بن؟ وەکونوا مع الصادقین، لە ڕازگۆیان بن، لەو کەسانە بن کە بەڕاستی سەرڕاست و ڕازگۆن لەگەڵ خوای پەروەردگارە. بۆیە بینی ئەمە فەرمانی خوای پەروەردگارە بۆ ئەوەی ئینسانی مسلمان بگاتە ئەو پێگەیەی کە بەڕاستی پێگەیە کە لە دوای پێغەمبەرانەوە دێکە ڕازگۆییە. بۆیە بە هەمان شێوە سەیرەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمایی شتێکا فەرمانی چیمان پێکا؟ فەرمی عەلەیکم بالصدق، فەرمانتان پێ ئەەکەم بە ڕازگۆیی. بۆ فإن الصدق يهدي إلى البر، کە بەڕاستی ڕازگۆیی ئینسان ڕێنمووی ئەکا بۆ چاکەکاری. بۆیە بینی ئەو کەسەی کە ڕازگۆیە ئینسانی چاکەکار. وإن البر يهدي إلى الجنة، و بەڕاستی چاکەکاریش ئینسان بەرەو شوێ با، بەرەو بەهەشتێ بە. یعنی بەهەشتێک بە چی بەدەست دێ؟ بە چاکەکاری بەدەست دێ. بەهەشت بەوە بەدەست نایە کابرا بڵێ مەڵا من دڵم پاکە و کردەوەی چاکیشی نییە، نوێژیش ناکە، ڕوو لە خواش ناکە. شەیطان وای هەڵخەڵەتاندووە کە ئەنەما دڵی پاکە لە کاتێکا پیسترین دڵی هەیە بەوەی کە فەرمانی خوای پەروەردگار جێبەجێ ناکە. لە بۆیە سەرەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێ فەرمانمان پێکا ڕازگۆیی وامان لێ ئەکا بەرەو چاکەکاری بڕۆین، چاکەکاریەکەش وامان لێ ئەکا کە بەرەو ڕچی بڕۆین، بەرەو بەهەشت بڕۆین. پاشان لە هەمووی گرنگتر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ کەسی وا هەیە ڕازگۆیە ويتحري بالصدق، وخوي الرازينيتەوە بە ڕازگۆیی، خۆی ئەڕازێنێتەوە بە ڕاستگۆیی حتى يكتب عند الله صديقا، هەتاکو لای خوای پەروەردگار بە کەسێکی ڕازگۆ و سەرڕاست هەژمارەکرێ. سەیریکە ها ئەم ئاکارانەی کە تۆ ئەیگریتە بەر خۆشبەختی بۆ کەسێک لە لای شێر ڕازگۆ بی. ئەها سەیریکە ئەگەر تۆ لە ناو خەڵکییا باست کەن بڵێن وەڵا فڵانە کەس بەخوا بەڕاستی ئینسانێکی سەرڕاستە، چەند فەخر و شانازیە بۆ ئەو کەسەی کە ئاوا سیفەتی بێ لە ناو خەڵکییا، لە ناو خەڵکییا بەو شێوازە باسی کە ئەگەر لای خوای پەروەردگار ڕازگۆ دەرچی حتى يكتب عند الله صديقا. لەبەرەو ئەمەش پێویستی بە چییە؟ پێویستی بە جوهد و تێکۆشانە. چونکە عەزیزانی من ئیدعای کردنی ڕازگۆیی تەنها ئەوە نییە ئیتر ئێمە ئیدعای بۆ بکەین و خوای پەروەردگاریش تاقیمان نەکاتەوە. دڵنیابن لەسەر ئەو ئیدعایی کە ئەیکەین، لەسەر ئەو ڕازگۆیی کە ئیدعای بۆ ئەکەین، خوای پەروەردگار تاقیمان نەکاتەوە. ئایا ئەوە ئێمە ڕازگۆین لەگەڵ خوایە؟ ئەو ڕازگۆیەتی کە ئیعلانمان کردووە بە حەقیقەت ڕاستەکەین، یا شتێکە بۆ بەرچاوی خەڵکیە، یا شتێکە لەگەڵ هەوا و ئارەزوومانە ئەگونجێ، ئەگەر ڕێگاکەمان لێت تەسک بۆیە وازی لێ ئەهێنی. بۆیە بەڕاستی گرنگە ئینسانی مسلمان ڕازگۆیی پێویستی بە سەبر و ئارامی هەیە لەسەری. کاتێک تۆ نوێژەکەی ڕازگۆبی لەگەڵ خوای پەروەردگارە، لەبەر خاتری خەڵکی نەڵێن وڵات تەمەنێکی بردۆتە سەر بۆیە نوێژەکە. خەڵک هەمووی دەست نوێژی گرتۆ تۆش مەجبوری دەست نوێژ بگری بچی نوێژەکەت بکەی. نا، لەبەر خاتری خوای پەروەردگار بیکەی، سەرڕاستبی لەگەڵ خوای پەروەردگارە. بۆیە بینی بەڕاستی خوای تەعالا فەرمێ لە چەند ئاەتێکە ئەومان بۆ ڕوو نەکاتەوە، ئەفەرمێ ئەحەسیبە الناس ئەن یەقولوا آمنا وهم لا یفتنون. ئایا خەڵکی وا گومانە بن کە باوەڕیان هێنا، یعنی هەر یەکێک بگرە بێتە سەر مەسەلەی ئیمان، ئەو کەسەشی کە محارەبەی دینەکە خۆی لە من و تۆ بە ئیمان ترەزانێ. بەڵام نا، ئەمە کۆتایی هینەکە نییە، ئەمە بەم بانگەوازە ئیسپات نابێ لەسەری. هەر کەسێک لە ئێمە خۆمان بە ئیماندار بزانین. بۆیە خوای پەروەردگار پێمانە فەرمێ ئەحەسیبە الناس ئەن یوترەکوا ئەن یەقولوا آمنا وهم لا یفتنون. ئایا ئێوە وا گومانە بن ئەو کەسانەی کە ئیدعای ئیمانەکەن هەر بەو شێوازە و بەو ئیدعایە وازیان لێ بهێنرێ و تاقی نەکرێنەوە؟ بێگومان نا، بێگومان تاقی ئەکرێنەوە. بۆیە خوای تەعالا فەرمێ ولقد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين. دڵنیابن لەوەی خوای پەروەردگار تاقیتان نەکاتەوە هەتاکو ببێتە ئیقامە حوجەیەک، چونکە خوای تەعالا زانایە بەرامبەر بە بەندەکانی. ئەم تاقیکردنەوە نابێتە ئەوەی کە
نعوذ بالله بۆ خوای پەروەردگار دەرکەوێ ئەم بەندەی چۆنە نا بۆی ببێتە ئیقامە حوجەیەک بەسەریەوە کە ئەم کەسە تا چەندێک ڕازگۆیە لەگەڵ خوای پەروەردگارە. خوای پەروەردگار تاقیمانەکاتەوە بۆی بێتە ئیقامە حوجەیەک بەسەر سەرمانەوە لە قیامەتا هیچ شتێکمان هیچ بڕووبیانویەکمان نامێنی. ئەم تاقیکردنەوەش بۆ چییە؟ هەتاکو ڕازگۆیان و درۆزنان بۆ خوای پەروەردگار دەرکەوێت. یعنی سەیری کە کابرا ئیدعای ئیمانەکە یەک موسیبەتی بچوشی تووشە بێ نەعوذ بالله هەزار کوفرەکە ئەچێ بەگشت خوای پەروەردگارە. خوای پەروەردگار تاقیەکاتەوە مناڵێکی لێسەنێ هەزار و یەک ناشکریەکە بەرامبەر بە خوای پەروەردگار. کە نەمای تر ئەم تاقیکردنەوە بەس تەنها ئەمە تاقی کراوەتەوە کەواتە تۆ دەرنەچووی لەو ئیدعایکە ئەیکەی ڕازگۆ سەرڕاست نەبووی لەگەڵ خوای پەروەردگارە. کاتێکە نوێژەکەی ئەگەر بێت و یعنی بیهێنە بەرچاوی خۆت هەمومان ئەهلی مزگەوتین ئەگەر ڕێگای مزگەوتمان لێتە سکرایەوە هەمومان لە ماڵدا نانیشین بڵێن با تووشی کێشە و مەشاکیل نەبین تا چەندێک ئێمە سەرڕاستین لەگەڵ خوای پەروەردگارە. لەکوێ ئەم دینە پێویستی بە ئێمە بوو ئایا ئامادەین تەسحیەی بۆ بدەین لە پێناوی خوای پەروەردگارە؟ گوێ بە دنیا نەدەین وەکو سەحابەی بەڕێز چۆن تەسحیەیاندا و سەرڕاستانە لە پێناوی خوای پەروەردگارە کۆمەڵێکی کەم سيركي خواي پروردگار لسورة أنفال باسيانك أفرمي واذكروا إذ أنتم قليل مستضعفون في الأرض تخافون أن يتخطفكم الناس فآواكم وأيدكم بنصره ورزقكم من الطيبات لعلكم تشكرون. أفرمي وكمالشي كم بون خواي پروردگار مأواي داني وسريشي خستن بلام أمسر خستن ومأواي لباي تشابو لباي سراسي ورازقويان أو سراسي واي ليكردن أو كمالا كما سركون بطوانن کۆمەڵێکی ڕەش و ڕوود کە لە مەکە عەزێت و ناڕەحەتیانەکردن کە ئەو پەڕی ناڕەحەتیان چەش لەسەر ئەم ئیسلامە بەڵام سەرڕاز لەگەڵ خوای پەروەردگارە. ئێمە کەی گەیشتوینەتە ئەو تاقیکردنەوانە ئایا بزانین ئێمە ئەهلی ئەوەین تاقی بکرێنەوە ئایا لە تاقیکردنەوەیان دەرەچین؟ بیلالی حەبەشی لە مەکەیە چۆن تاقیەکرا چۆن ئەزێتە درا هەرێکێک لە ئێمە گەرچوو بێتینە ئەمڕەمان کرد بێ یاخود حەجمان کرد بێ لەو گەرمایە پێت خست بێتە سەر لمی مەکە واللهی ئەو کاتە بیر لەو ئازارە بکەرەوە کە بیلالی حەبەشی چەشتێتی لە پێناوی خوای پەروەردگارە. یعنی کوڕم ئەوێ بتوانێت تەنها دەقەیەک لەسەر ئەو لمە پێی خۆی بە پێپەتی پێ ڕابگرێ لەسەر ئەو لمە جا بیهێنەرە بەرچاوی خۆت بیلالی حەبەشی لەسەر ئەو لمە پشتی لەسەر ئەو لمە بێ وەک بەردێکی زریش لەسەر سکی بێ ئێشتا ئامادە نیە چۆک بۆ کوفردا بدە. ئەمە سەرڕاستیە لەگەڵ خوای پەروەردگارە. ئەمە دەرچوونە لەو تاقیکردنەوانەی کە خوای پەروەردگار بەندەکانی لەسەر تاقیەکاتەوە. بۆیە ئەم تاقیکردنەوانش عەزیزانم بۆی ببێتە ئیقامە حوجە بە سەرمانەوەی ناخوای پەروەردگار عەلیم و زانایە بەرامبەر بە بەندەکانی. ئەزانێ ئەم بەندەیە ئەگەر تاقی بکرێتەوە دەرئەچێ یاخود دەرناچێت. ئەم بەندەیە چۆنە و چۆن بووە. ئەمە لە عیلمی خوای پەروەردگارە سابتە. بەڵام ها سەیریکە خوای پەروەردگار لە سوورەتی تەبارەکە فەرمێ قالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. إقامة حجة کراوە بەسەریانەوە لەبەرەوە لە قیامەتا هیچ هینێکیان نییە هیچ حجەیەکیان نییە بڵێ پەروەردگارە ئێمە بۆ لە دۆزەخای شایەتیەوە دەنەڵێن قالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. پەروەردگارە واللهی ئەگەر ئێمە لە دنیاە بمان بیستبا ها مەوعیزە و ئامۆژگاری و دەرس و دروست هەمووی ئەدرا بەگوێە گاڵتەی پێها لەوە چێ دانیشی نیم سعات قسەی بۆ بکەی کە هەڵسێتەوە بڵێت خوا ئەمە چی بوو تۆ باسیەکەی ئەها بەڵام لە قیامەتاڵێ قالوا لو كنا نسمع ئەگەر ئێمە بمان بیستبایە ئەو دەرس و دەورانەمان ببیستی بایە ئەو ئامۆژگاریانەمان ببیستی بایە ئەو ئاەتانەی خوای پەروەردگارمان ببیستی بایە یاخود ژیریمان هەبوایە لەبەرەوە ژیر ئەو کەسەیە کە ئەبیستێ ژیر ئەو کەسەیە کە شوێنی بەرنامەی خوای پەروەردگارەکەوێت ژیر ئەو کەسەیە کە ڕازگۆیە لەگەڵ خوای پەروەردگارە. قالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير. لەبەرەوە ئەبێتە ئیقامە حوجە بەسەرمانەوە. بۆیە گرنگە عەزیزانی من بەڕاستی تاقیکردنەوەکانیش ئەبینی لە بواری عەقیدەیە و لە بواری هەڵسوکەوتی ڕۆژانەمانە. خوای پەروەردگار تاقیمانەکاتەوە بۆ شوبهانەی کە ئەمڕۆ بڵاوە کرێتەوە لە ناو خەڵکیە. ئەو شوبهانەی ئەمڕۆ بڵاوە کرێتەوە لە ناو خەڵکیە. بۆیە گرنگە ئینسانی موسڵمان کاتێک کە لەسەر ئەم دینەیە لەسەر شوێنی سیڕات المستەقیمەکە بکەوێت شوێنی هەوا و ئارەزووی خۆی نەکەوێت.
هەوا ئارەزووی خۆی چۆنی پێخۆش بوو ئاوا شوێنی دین بکەوێت لەکوێ ناڕەحەت بوو شوێنی نەکەوێ و بەگوێی نەکە کابرا لە مەسەلەی میراثا زەرەریەتی بەوڵام من بە شەرع نایکەم هەموو نوێژێکیشی بە جەماعەتەکە لە پێشەوەی ڕیزەکەیایە نا ئەمە دین وەرگرتن نییە ئەمە سەرڕاستی نییە لەگەڵ خوای پەروەردگارە بۆیە کە بەڕاستی ئینسان ئەها سەیریکە لەو شوبهانە هەموو پارێزراوبی خۆت سابت بکەی لەسەر سیڕات المستەقیمەکە و ئیستیقامەت هەبێ فاستەقیم کەما ئومیرت یعنی ئیستیقامەت هەبێ بەردەوام بە لەسەر ئەوەی کە فەرمانت پێکراوە شوێنی فڵان و فڵان و فیسار نا شوێنی بەرنامەکەی خوای پەروەردگار ئەو سیڕات المستەقیمەی کە ڕۆژانە حەڤە دانەجار بەس لە نوێژە فەرزەکانە داوایەکە لەبەرەوە زۆر جارە بینیە ها عەزیزانی من شوبها لە ناو موسڵمانانە بەڕاستی کوفر دەستی باڵای هەیە ئەمڕۆ ئەلمانیەکان با پێتان بڵێم دەستی باڵایان هەیە لە بڵاوکردنەوەی شوبهە لە ناو خەڵکیە بۆ ئەوەی دینەکە لە خەڵکی بشێوێنێ مەلامان هەیە مەلای ئەلمانی یعنی خەڵگەی بینێ سەیرەکە مەلایەکە نوێژەکە و پێشنوێژی بۆ خەڵکەدا وتار بۆ خەڵکەیە ئاوا سەیرەکەی خۆیەکە بە مقڕێکی ئەلمانیە ئەمە مەلای ئەلمانی یا سەیرەکەی مەلایەکە و بانکخوازێکە تەشجیعی چیەکە تەشجیعی بەرنامەیەک لە بەرنامەی غەیری خوای پەروەردگارەکە تەشجیعی خەڵکیەکە کە شوێنی بکەون تەشجیعی خەڵکیەکە کە خۆیان لەسەری بدەن بەکوشت ئەمە شوبهەیە کە بڵاوە بێتەوە ئینسانی مسلمان تاقی ئەکرێتەوە گرنگە شوێنی سیڕات المستەقیمەکە لەو شوبهانە خۆی بپارێزێ بە شوێنکەوتنی کتاب و سنت بە شوێنکەوتنی کتابەکەی خوای پەروەردگار و فەرمایشتەکانی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم بۆیە شوبهە هەر لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەتاکو قیامەت ئەم شوبهەیە لەناو خەڵکیە هەر بڵاوە بێ بۆیە بینی خوای پەروەردگارە فەرمێ وقالت طائفة من أهل الكتاب آمنوا بالذي أنزل على الذين آمنوا وجه النهار واكفروا آخره لعلهم يرجعون لسردمي پیغمبری خو اهلی کتاب جماعتی اهلی کتاب لنا خویان یانود برن باور بینن به پیامکی پیغمبری خو علیه الصلاه به پیامکی محمد لسرتای روجا بلام لا ایواره پشیمان بنو بو لعلهم يرجعون لنا ایمان دارکان یانود باب امانه اهلی کتابن خو امانه شارزاترن برانبر به کتاب آسمانیەکان برانبر به وحی خو اگر راس وای امانه ولا سردینک بلام امان مبستیانه شبهه بلاو کنه بەڵام سەیرەکەی ئەوانەی کە سابت بوون باوەڕیان بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هێنابوو نەیلەرزاندن ئەم جۆرە شوبهانش گرنگە ئینسان خۆی لە شوبهە بپارێزێ و پاسان لە شەهوەش ئەوانەی کە نەفست داوایەکە لەبەرەوە ئەمڕۆ لە ڕۆژێکە ئەژین کە بەڕاستی هەر چواردەورمان هەمووی فیتنەیە هەمووی سەیرەکەی دەسەڵات بانگەوازی خەڵکی ئەکا بۆ خراپەکاری نفسیش حەزی لە خراپەکاریە نفسە حەزی لێیە لەبەرەوە سەیرەکەی تۆ ئەگەر جڵەوگیری ئەم نەفسەت نەکەی سەبر نەگری لەسەر ئەو جڵەوگیریکردنی نەفسەت بە هەلاکەتە ئاچی ناچیتە ژێر زمنی ئەوانەی کەس ڕازگۆن لەگەڵ خوای پەروەردگارە بۆیە بەڕاستی عەزیزانی من گرنگە ئینسانی مسلمان ئابە و شێوە سەرڕاست بێ لەگەڵ خوای پەروەردگارە دڵنیاش بن ئەو سەرڕاستیەمان لەگەڵ خوای پەروەردگارە بەهانامانەوە دێت هذا يوم ينفع الصادقين صدقهم للروج قيامتها خواي پروردگار فرمي عالم الرجدا اواني رازگو بون لگل خواي پروردگارا عالم روج قيامته دا رازگو یکی دی بدمیانو برو بهشتانی چیانه باک خواي پروردگار آماده کردوا بو چاککاران لهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا رضي الله عنهم ورضوا عنه ذلك الفوز العظيم بەڕاستی ڕازگۆیی وات لێکا کە لە قیامەتە لەو ڕۆژەی کە خەڵکی نەفسیەتی ئەو ڕازگۆیی کە تۆ سەلماندت لە ژیانی ڕۆژانە تا کە بەڕاستی کەسێکی ڕازگۆی ئەو ڕازگۆیە لە قیامەتا دێتەوە ڕێت و بە تەنگەوە تێ و بەهاناتەوە دێ لەسەر مەسەلەی ڕازگۆیی ئەگەر بینەوە سەر باسی سیفەتەکانی ئەهلی ڕازگۆ بکەین لە کە لە قورئانە هاتووە زۆر کاتەکوژێ بە یەک لە چیرۆک کۆتایی بەم وتارم دێنم چیرۆکێکە لە صحیحی نەسائی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمانە جێڕێتەوە ئەعرابیەک هاتە خزمەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم کە چیرۆکە لەسەر ڕازگۆییە هاتە خزمەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا من هاتووم باوەڕت پێ بێنم و هیجرەت کەم لە پێناوی خوای پەروەردگارە
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هاوڵانی ئاگادار کردەوە کە تەوسیەکەن ڕێوشێنیان پێ نیشاندا کە لە مەدینایە مایەوە و پاشان چوویەکێک لە غەزوەکانەوە لەگەڵ پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام. دوای تەقسیمکردنی غەنیمەتی غەزوەکە بەشی ئەو ئاعرابیەیان برد کە لە بادی واتە لە دەشتەچی بوو، کەسێکی دەشتەچی بوو و هەندێک لە عولەمان کە شەرح حەدیثەکەیان کردووە فەرمون شوانی وشتر بوو. بەشی خۆیان بۆ بر کە لەو غەزوەدا بەشداری کردو بۆیان برتیان ئەمە بەشیوتی ئەمە چێوتی ئەمە بەشی تۆیە لەم شەڕەیە کە بەشدار بووی لە پێناوی خوای پەروەردگارە. فەرمی ها بۆ لای پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا من باوەڕم پێ نەهێنای و هیجرەتم نەکردووە لەبەر خاتری ماڵی دنیا ئەم غەنیمەتەم پێ بدەیت. ئەفەرمێ بە پێغەمبەری نازاری فەرمووتی ئەی پێغەمبەری خوا من هیجرەتم کردو و ئیمانم هێناوە بە خوای پەروەردگار و ئەجەنگم لە پێناوی خوای پەروەردگارە هەتاکو تیرێک بیدا. ئەفەرمێ دەستی بر بۆ گەردنی فەرمی تیرێک بدا لێرەم و شەهید بم لە پێناوی خوای پەروەردگارە. ئەفەرمووی دوای تێپەڕبوونی کاتێک دیسان بەشداری کردەوە لە غەزوەیەکی تر و لە پێناوی خوای پەروەردگارە جەنگا. ئەفەرمووی کاتێک کە جەنازەکەیان هێنایەوە شەهید بوو سەحابەکانە فەرمون سوێنە خۆ فەرمووی وەڵڵاهی پەنجەی لەسەر چ جێگەیەکدا نابوو لە گەردنی ڕێک تیرەکە لەوێدا بوو. فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەو پیاوە نەبوو کە بەو قیسەی کە بە ئەو پیاوە نەبوو کە وتی تیرێک بدا لێرەم فەرموویان بەڵێ. فەرمووی ئەمە ڕازگۆ بوو لەگەڵ خوای پەروەردگارە، خوای پەروەردگاریش لەگەڵ ڕازگۆیەتیەکەی خۆیان کردی کە ئەو پلەی شەهیدی پێبەخشی. بۆیە هەر کەسێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ هەر کەسێک بە ڕازگۆیانە لە فەرمایشتێکی ترا فەرمێ بە ڕازگۆیانە تەڵەبی شەهادەت لە خوای پەروەردگار بکە، یعنی ڕازگۆ بێ لەگەڵ ئەو تەڵەبە و ئەو دوعایی کە لە خوای پەروەردگارێکە ئەگەر خوای پەروەردگار پلەی شەهیدی پێبەخشێ ئەگەر لە ناو جێگاکەشیان بمرێ. ئەفەرمێ پاشان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام جبەکەی خۆی داکەن و تێوەی پێچە. عولەمایانە فەرمون شەهید کاتێک کە شەهید دەبێت لە مەعرەکەیە بەجلەکانی خۆیەوە ئەنێژرێ، ناشۆرێ و کفن بکرێ، بەجلەکانی خۆیەوە ئەنێژرێ. بەڵام فەرمون ئەم بەجلەکانی خۆیەوە بەڵام جبەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەکو ڕێزلێنانێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ ئەو سادقێتیە کە لەگەڵ خوای پەروەردگارە هەیبووە وەکو شاهیدیەک بۆی جبەکەی تێوە پێچا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پاشان نوێژی لەسەر کرد. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە دوعای بۆ کردوتی پەروەردگارە من شاهدی ئەدەم ئەمە بەندەی تۆیە، لە پێناوی تۆیە هیجرەتی کرد و لە پێناوی تۆیە جەنگی هەتا شەهید بوو پەروەردگارە و من شاهیدم لەسەری. ئەمە بەرهەمی چی بوو؟ بەرهەمی ڕازگۆیی بوو. گرنگە ئێمەی موسڵمان ڕازگۆ بین و خۆمان بە سیفەت و ئاکاری ڕازگۆیی بڕازێنینەوە و سەبر و ئارامی بگرین لەسەر ئەم دینە. ئەنجا ڕازگۆییمان دەسەکەوێ. داواکارم لە خوای تەعالا هیدایەتمان بدا، تەوفیقمان بدا لە زمنی ڕازگۆیانە هەژمارمان بکا بمان جێڕێ بەو کەسانەی کە ڕازگۆن و بەڕاستی لە قیامەتیشا لەگەڵ ڕازگۆیانە حەشرمان کە. داواکارم لە خوای پەروەردگار تەوفیقمان بدا، هیدایەتمان بدا بۆ ئەوەی ڕازگۆیی لە ئاکار و ئەخلاق و ڕەوشمانە ڕەنگ بداتەوە، سەبر و ئارامیمان پێ ببەخشێ لە بەرامبەر ئەو تاقیکردنەوانەی کە تاقیمانەکاتەوە سەرکەوتومان کە، سەبر و ئارامیمان پێ ببەخشێ. داواکارم خوای پەروەردگار ئەم مەجلیسەمان بە مەجلیسی ذکر بۆ حسێب بکە، بمان جێڕێ بەو کەسانەی کە بە ئیمانەوە بژین و بە ئیمانەوە بگەڕێنەوە بۆ لای پەروەردگار. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المؤمنين.